ئەنجومەنی وەزیران بڕیاریدا هەردوو قەزای سۆران و زاخۆ بکرێنە ئیدارەی سربەخۆ. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی کرد کە ئەم دوو دەڤەرە لە ڕووی جوگرافیەوە بەرفراوانن، بۆیە بوونیان بە ئیدارەی سربەخۆ کار ئاسانی زۆر بۆ هاوڵاتیانی ئەم دوو دەڤەرە پێشکەش دەکات، وەکو خزمەتگوزاری و گەیاندنی ئەو خزمەتگوزاریانە بە شێوەیەکی پەلە و ڕاستەوخۆ. بڕگەی دووەم کە پەیوەست بوو بە ڕێخستنەوە و زیادکردنی داهاتەکان، هەریەک لە بەڕێ سەرۆکی حکوومەت و جێگەی سەرۆکی حکوومەت جەختیان کرد لەسەر هەوڵەکانی حکوومەت بۆ ڕێخستنەوەی داهاتی ناوخۆ و باو ئاراستەی کە لە خزمەتی زیادکردنی داهاتی گشتی بۆ دابینکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان، کە ئەمە کاری هەرە لە پێشینەی حکوومەتە. لە بڕگەیەکی تردا پرۆژەی هەڵگرتن و کڕین و فرۆشتنی چەک لە هەرێمی کوردستان تاوتوێ کرا کە لە لای بەڕێز وەزیری ناوخۆ خرایە بەرباس و بەڕێز سەرۆکی حکوومەت ئاماژەی بەوەی کرد کە ئەم دیاردەیە گەشتۆتە ئاستێکی مەترسیدار و پێویستە هەڵگرتنی چەک و کڕین و فرۆشتنی چەک بە پێی یاسا بێ و بە پێی موڵەتی وەزارەتی ناوخۆ بێ. ئێستا تقریبان ڕێژەیەکی باش هەیە لە ڤاکسین، نزیکەی 400,000 ڤاکسین هەیە لە هەرسێ جۆرەکە و ئێمە داوامان کردووە کەوە فەرمانبەرەکان، مامۆستایەکان و کارمەندانی کەتی تایبەت بە زووترین کات ڤاکسین وەرگرن، چاوەڕێی پلانی وەزارەتی تەندروستین لە چۆنچۆنی وەرگرتنی ڤاکسین و پێدانیان بە هاوڵاتیان لەم چەند ڕۆژەی داهاتوو وەزارەتی تەندروستی پلانی خۆی لەم بارەوە ڕائەگەینێ.